مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. بینیم چەند حەز دەکەم هەمان ئەو ئازاییە بەدەستبێنمەوە کە بۆ ڕۆمانەکەم زەروریە، بەڵام دڵم لە سینەمدا ناحەوێتەوە بە توندی لێدەدا و دەستم با قەڵەمەکەوە سز دەبێت. لە سعات 9 بەیانیەوە لە بەردەم بینایەکەی وەشانخانەی برایانی پیوریو لەوێ بووم. بینایەکە لە بەردی خاکی دروستکراوە، 3 کەوتۆتە بینی دیوارە بەرزەکانی بیناکانی دەوروبەریەوە، پەنجەرەکانی ڕەشن. دەرگایەکی گەورەی هەیە بەسەر ڕاڕەوێکی بەردڕێژدا کراوەسەوە. شاگردانی کتێبفرۆشەکان بە پاسکیل و عەرەبانەوە دێن تا چاپەمەنی و بڵاوکراوەکانی تازە بار بکەن و بیبن. ئەدەب و نەزاکەت وا دەخوازێ کە بەم بەیانیە زووە سەر و دڵی پووری و نەگرم و بێزاری نەکەم. ئیدی سەردا دەخەم و بەناو شەقامەکانی ئەو دەوروبەرە دەکەوم و خۆ بەخۆ هەنگاو دەنێم. هەز دەکەم کە ڕێبوارەکان تەماشام دەکەن و باسم دەکەن. سەرنج و تەماشاکردنەکەی ئەوان هەموو ئەو شتانم بەبیر دێنێتەوە کە گەرەکمە فەرامۆش و لە بیریام بکەم. سعات 9:15 هیلاک و شەکەت بە هەستێکی پڕ لە نیگەرانی ئومێد و بێسەبریەوە خۆم بە بیناکەدا دەکەم. ئیدی بەسەرهاتەکە لێرەوە دەست پێ دەکات. پێیان وتم تکایە 1 دقیقە سەبر دەکەی؟ پێشخزمەتێکی پیرولەنگ ئەو کارتە دەبات کە بە دەستێکی پچە و ناوی خۆمم لەسەری نووسیوە. زوو بە زوو دەگەڕێتەوە بە ئاستەم و بە ناسکی سەرێکم بۆ دەلەقێنێ و دەڵێت ئێستا بانگت دەکەن. لە هۆڵێکی گەورەی دیوار زردا لەسەر کورسێکی زۆر ڕاویج دادەنیشم. خەڵکی دێن دەڕۆن بە بێموبالاتی تەماشایەکم دەکەن و ڕەت دەبن. ئەمانە کرێکار و کارمەندانی ئەمدام و دەستگایەن. لەوەشە نووسەرانی بەناوبانگ بن. با بەغیلیەوە تەماشای هەر هەمویان دەکەم. سەرنجام زەنگێکی بچووک لێدرا. کابرای پێشخزمەت دیار نەما. دوایی گەڕایەوە. دوای خۆی دام بۆ نووسینگەکەی پووریو. خۆم لە ژوورێکی زۆر ڕووناکدا بینیەوە. بۆنی تووتنێکی نەرمی لێدەهات. بە چەندین ڕیزە کتێبان ڕازابووە. مێزێکی گەورەی دارعەبەنووس لە بەرایی ژوورەکەدا بوو. چەند کورسێکی پەڕاگەندەی لە بەردەمدا دانرابوو. ڕووناکیەکی ئارام و خۆش لە پەنجەرەکەەوە دەهاتە ژوورەوە کە چاوی نەوازش دەدا. گوێم لە دەنگێک بوو دەیوێت تۆ جاک سووربیەی؟ بەدیتنتان خۆشحاڵم، هەڵبەتە دوای خوێندنەوەی کتێبەکەتان. پڕیۆر لا بەرامبەرم وەستا و من دەلەرزم. کابرایەکی باڵابەرز باریکەڵا، سیما پاک و سەرڕووتاوەیە، دەموچاوی سێگۆشە، چاوەکانی درەخشان بە ڕەنگی ڕەش و هەنگوێنی، سمێڵێکی چڕ و کورد، چەناگەی ڕق، کەپۆیەکی هەستیاری بە 2 کونی پانەوە هەبوو. کوڵمەکانی سوور و خوێنیان لێ هەڵدەقوڵا. نگینێکی زومڕود بەسەر موستیلەکەی پەنجەیەوە دەدرەوشایەوە. قاتێکی گرانبەهای فاخری بە دەنچەسپی لەبەر بوو. وامیێنە دەکرد کە یەکسەری و بێ هیچ پێشەکێک باسی کتێبەکەم لەگەڵدا دەکات، یا ڕەخنەی لێ دەگرێت، یا بێ چەندوچوون ستایشی دەکات و پێیدا هەڵدەڵێت. بەڵام لە هەوڵەوە کورسێکی پێنیشاندام کە دانیشم. خۆشی ئاسوودە و سەرحاڵ دانیشت. بەدەم بزەیەکی پرشنگدارەوە جگەرەیەک و چرخێکی زیوی بۆم ڕاگرت. من یەکسەر لە بیری خۆما وای بۆ چووم کە هۆی ئەم هەموو دواخستنە ئەوەیە کە کتێبەکەمی بەدڵ نییە و دەیەوێ بە نەزاکەتەوە بەڕێم بکات. ئەمە جگەلەوەی کارێکی ئەدەبی وەکو غەزەب بەو هەموو توندی و زبریەوە چۆن دەبێتە مایی پەسەند و ڕەزامەندی ئەم پیاوە سەڕووتاوە ناسک و نەرمونیان و بە ئەدەب و نەزاکەتە. پڕیۆر جگەرەیەکی ڕۆژەڵاتی داگرسان پڕ بەناخی مژی لێدەدا. بۆ ماوەیەکی کورت چوەژێری پێڵوەکانی هێنایەوە یەک. ئایا بەلای کەمەوە دەزانێ من کێم؟ بۆچی هاتووم و ئەم چاوەڕوانیە دڵم لە لێدان دەخات. بێدەنگێکە درێژەی کێشا لە چاوەڕوانیدا ئارەقم کردەوە. دەستە سڕێکم دەرهێنا و لێوە گەرم و گڕگرتوەکانم پێسڕی. پڕیۆر بزەیەکی کرد و سەری لەقان لە ناکاوە کەوتە قسەوتی چ شتێک وای لێ کردی ئەم کتێبە بنووسیت؟ چاوەڕوانی هەموو شتێکم دەکرد تەنیا ئەم پرسیارە نەبێت، وەکو ئەوەی لە قافا گیرابم کەوتمە مینگەمینگ. نازانم بیرۆکەیەک بوو لە مێژبوو لە زەیندا پەنگی دەخواردەوە. بەڵێ پێشتر هیچی ترت بڵاو نەکردوتەوە؟ با
هەندێک چیرۆکی منداڵانم بە زنجیرە لە گۆڤارێکی تایبەت بە منداڵان بڵاو کردوتەوە. شانەکانی هەڵتەکاند و وتی مەبەستم ئەمەیە کە ئایا ئەمەیە کەمین ڕۆمانی تۆیە؟ بەڵێ. ئەم بەرهەماوەکو یەکەم ڕۆمان دەخەیە بەردەستی ئێمە. ناولەپی بەسەر مێزەکەدا کێشا، سەری بردە دواوە و تا بەباشی لە سەراپام ورد بێتەوە و سەراپامی بەنیگا دابێژێت، زوم ڕوودەکە لە قامکیا دەبریقێتەوە. ئەو ساوتی باشە تۆ لە کتێبەکەت ڕازیت؟ بەڵێ. نازانیت؟ نا گرنگ نییە، من ئەم هەستە دەزانم. لەجێ خۆی هەستا کەمێک سەری داگرت، دەستی بۆ لامڕا کێشا وتی کوا دەستت بێنە برادەری ئازیز، کتێبەکەت شاکارێکی گەورە نییە، بەڵام بم بورە کە ئەو وشەیە بەکار دەبم، بەڵام وەکو دەڵێن بەرهەمێکە جۆرە بلیمەتێکی پێوە دیارە. هێشتا زۆر شت ماوە فێربی، بەم حاڵەوە ڕەخنەگران کەوڵت دەکەن، خوێنەران لێت دەتۆرێن، بەڵام وێ ڕای ئەمەش من بە حکمی ئەوەی ئیشەکەی خۆمم زۆر خۆش دەوێ و ئەزمونم لەو بارەیەوە هەیە و حەزم لە خەتەرکاری و ڕیساکانە، بۆیە پێت دەڵێم تۆ ئەو کەسەی کە ئێمە دەمانوێت دەتوانین گرێبەستێکی چکۆلە و ئاسایی دەربارەی سێ کتێبان لەگەڵدا بکەین. چۆنە؟ لەجێی خۆم جوڵام کەمێک خۆم گرد و کۆ کردەوە، هەستم کرد لە ترس و شادیدا ڕەنگم زەرتاڵگەڕا، کەواتە من هەڵە نەچوو بووم کتێبەکەی گالار شایستەی ستایش و مایی ئومێدە. واتە منیش هەنووکە یەکەم هەنگاوم ناو و خەریکە لە ڕیزی خەڵکانی ئاسایی دەردەچم و دەگەم ڕیزەکانی پێشەوە لە بن لێوانەوە بە دەمەڵاڵەکی گوتم تۆ بەڕاستە؟ هەستم کرد خەریکە لە خۆشیات دڵمدا دەخورپێ، ئەم پیاوم خۆش دەوێ، لێم تێدەگات، چاوەکانی سمێڵی و دەنگیم خۆش دەوێ، پڕ بەدڵ حەز دەکەم ببێ بە دۆستی گیانی بەگیانیم. پڕیور تەماشای کردم، بە ئاشکرا لەزەتی لە حایرمانەکەی من دەبینی وتی برادەری ئازیز شپرزەمە بە خۆت هێور بکەوە، من دووبارەی دەکەمەوە کە کتێبەکەت خوێنەرێکی زۆری نابێ و پێم وایە من لەم هەڵسەنگاندن و پێشبینیەمدا زۆر باهڵە نەچوو، بەڵام دەتوانی لە بەرهەموو داهێنانەکانی داهاتوودا پەرە بە شێوازی نووسینت بدەیت و لە نێو خوێنەرانی بژاردەدا سنگ و پێگەیەک پەیدا بکەیت. مارسیل بواسیر خوێنەری پیشەییمان، ڕۆمانەکەتی بۆ خوێندووینەتەوە و هەوڵی سەنگاندنەوە و خوێنەری پیشەییمان ڕۆمانەکەتی بۆ خوێندووینەتەوە و هەڵی سەنگاندووە و زۆر حەز دەکات بتناسێت، ئێستا لە دووی دەنێرم. پڕیور وەکو چۆن پیا و گوڵێک هەڵدەگرێت بەو ئاوایە تەلەفۆنەکەی هەڵگرت و بە دەنگێکی نەرم و ئارام داوای لە بواسیر کرد کە بێت. بواسیر پێشتر کتێبێکی زۆر گرنگی ئەم فەیلسوفە خۆشەویستم خوێندبووە، زۆرم بەدڵ بوو کەچی ئێستا ئەو ستایشی من دەکات و بە گەنم دەکات، بەڕاستی ئەمە ئیدی لە تەحملی من بەدەرە. پشتم بە دیوارەکەوەدا، چاوانم ئەبلەق و دەموچاوم لە ئارەقەدا هەڵکشا، بە زەحمەت هەناسەم بۆ دەدرا، چەند حەز دەکەم ئیسراحەت بکەم و بیر لە هیچ شتێک نەکەمەوە، بەڵام کۆمەڵک وێنا و خەیاڵی وا جوان هێرش بۆ زەینم دێنن. ئەو تا ناوم باخەتێکی درشت و جوان و پرشنگدار چاپووە، وێنەکانم لە کتێبفرۆشیەکاندا هەڵواسراوە، وچاری ڕخنەیی لە ڕۆژنامە ئەدەبیەکاندا دەربارەی من بڵاو بۆتەوە، نامەی ئەو خوێنەرانم بەسەردا دەبارێت کە توانیویانە لە من تێبگەن. بێجوڵا لە کونجی ئەم ژوورەدا دانیشتم و وا هەز دەکەم بایەکی خۆش ڕامدەماڵێ، شاد و خوڕم، وەکو ئەوەی لابەلمێکدا بم کە نازانم بەرەو کوێ دەڕوات. نەخێر تەواو دەڕۆم، بۆ پێشەوە دەڕۆم، دەبم بە کەسێکی مەزن گەورە دەبم، خۆم و خەڵکی سەرسام دەکەم، خەریکە لە شادیدا پەڕووباڵ دەربکەم، شادمانی قەفەزەی سنگم دێنێتە ژان، حەز دەکەم سوپاسی کەسێک بکەم، وتم سوپاس مسیو پریور. بزەیەکی ناسک و میهرەبانی کرد و وتی من سوپاسی تۆ دەکەم، من حەزم لەو کتێبانەیە کە بۆنی بلیمەتیان لێدێت. بەدەم ئەو قسەیەوە دەستی بۆ جۆرێ جوڵاند وەک ئەوەی زەرفێکی پڕ هەڵسەنگێنێ. ئەوسا لەسەری ڕۆی و وتی ژا کتێبەکەی تۆ ڕێژەیەکی گەورەی داهێنان و بلیمەتی تێدایە، بۆیە دەستخۆشیت لێ دەکەم و ئافرینت دەکەم و پێشنیازی لە سەدادەی فرۆشەکەی و زەمانەتی چاپی 3000 نوسخەت بۆ دەکەم. ئێمە عادەتەن 2500 نوسخە بۆ نووسەرانی تازەکار چاپ دەکەین، بەڵام بۆ تۆ ڕازیم. شتەکە تەوا بوو، تا کۆتایی لەگەڵ گەمەکەدا ڕۆیشتم، ئەم بیرۆکەیە تووشی سەرگێژەکەی کردم. بیر لە سوزان دەکەمەوە کە لە ماڵەوە چاوەڕوانم دەکات و بەدەست بێتاقەتی و دوودڵیەوە شەکەت و ماندوو بووە.
ئەگەر لەم ساتەدا بیزانی بە هەموو ئاوات و ئارەزوەکانی بەجارێ هاتۆتە دی ئاخۆچی دەکرد. بەدەم وێناکردنی شادمانەکەی ئەوە بزەیەکم هات و هەستم بە شادی کرد و دەستەکانم لێکدی ماڵی. دەرگا کرایەوە، دەنگێک گوتی عاقیبەت هات. پیاوێکی کورتەباڵا لاواز و کۆماوە، ڕەنگ و ڕووسی سەڵە و چرچەڵا، عینی سێوێکی باڕنی ڕزی و وەژوور کەوت. ئەوجا بەرەو پیری من هات، قۆڵی گرتم، چاوە شینەکانی دەدوت دوو هەڵماتن و بە ڕوخساریەوە نراون. بروی نەبوو، هاواری کرد من بواسیرم. برادری ئازیز، بەڕاستی داهێنەری، دوێشەو ئەوەندەم بیر لێ کردوویتەوە خۆم زڕا. پریۆر وتی گیانەکەم زۆر پێوە منێ، با لە خۆی بایی نەبێت. کتێبەکەی کتێبێکی باشە، محتەرەمە، بەڵام هەنگی بواسیر بە دەنگی بەرزگوتی نا کتێبەکەی باش نییە، محتەرەم نییە، گوساخانەیە، جوانیەکەی لەم گوساخیەدایە. تۆ ناتەوێت ستایشی بکەیت، بەڵام من بە دەنگی بەرز ستایشی دەکەم. بواسیر دەنگێکی زیقن و کچانەی هەبوو. بەدەم پێکەنینەوە بەرەو لای پەنجەرەکەی بردم. بە سەرسامێکی ڕاستگۆیانەوە لەسەر پای هەڵڕوانیم و ئەو ساوتی برادری ئازیز، من دەمەوێت ڕوخسارت بدینم. ڕوود خۆشە، زۆر لەو کتێبە جیاوازە، لەگەڵ ناوەڕۆکی ئەو کتێبەدا تێک ناکاتەوە. وام وێنا دەکرد کە پیاوێکی ڕووگرژ و مۆن و عەبوز بیت، کەچی لە گوڵەباخی گەشاوە و بە ڕەونەق دەچیت. باشتر. پوریۆر دەستی خستە سەر باسکی وتی بواسیر زۆری هەڵمەدا، با باڵانسی تێک نەچێت. بواسیر هاواری کرد بە پێچەوانەوە ئەو بە کتێبەکەی باڵانسی منی تێکداوە، ئیدی هەموو شتێک بەنۆرەیە. دووبارە لە قاقای پێکەنینی دایەوە، پێکەنینێکی ناخۆش بەگوێی پریۆر لە ژوورەکە و دەرکەوت تا دەستور بدات کاگرێبەستەکە ئامادە بکەن. من و بواسیر بە تەنیا لە ژوورەکەدا ماینەوە. ئەویش وا دیار بوو وەکو من نیگەران و هەڵچووە. هەستا چەند هەنگاوێک ڕۆی و بەدەستکەوتە کێشان بە هەنیەیدا. گوتی بەڵێ مای ستایشە، بەڵێ هیچ وشەیەکی تری لەوە باشتر شک نابم. چ جورئەت و گوساخیەکی تێدایە، نەنەخشەی تایە، نەدەسیسە و پیلان، کاراکتەرانێک دەردەکەون و پاشان دەکەونە داوێکە و دیار نامێنن. هەموو ئەمانەش گرنگتر شێواز و ستایلەکەیەتی، شێوازێکە چان و پۆیەکەی لە زێر و خوێنە. گوێت لێمە گیانەکەم، شێوازێکت هەیە لە خوێن و زێر. تکایە مبالەغە مەکە مامۆستا، پێم مەڵێ مامۆستا، ئەگینا دەکێشم بەسەر و چاوتە. آخر من کتێبەکانی تۆم خوێندوونەتەوە و منیش کتێبەکەی تۆم خوێندۆتەوە. تۆ بلیمەتی، سوێن دەخۆم کە هەردووکمان یەکسانین، وەکو یەکین. تۆ تەمەنت چەندە؟ 32 ساڵ. ژنت هێناوە؟ بەڵێ. بەختەوەری؟ بەڵێ. باشە کاتیە، ئەدی کارت چییە؟ هەڵوێستەیەکم کرد. بواسیر وتی لەو کارانەیە کە نەگوترێ. سەر نووسری گۆڤارێکی مێرمنداڵانم. چاوەشینەکانی بچوو کردەوە و بەدەم قاقای پێکەنینەوتی بەلەنگاز خۆتان مێرمنداڵان. هەڵبەتە دەقی ئەدەبی گەرما و گەرمیان بۆ دەنووسیت. نا بەڵام چیرۆکی ڕیسک و سەرکێشیان بۆ دەنووسم.